شراء أنا يسعد سعيد آسم فرم. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. باش ما صيان. الله يدير رازي بس أرباز بي إن شاء بس الله. راسكم يا اخوة بيبي. والله ما صيان بشتاريكم يا فرموا. طيب والله من كاتي خوي لا يدايك مباوكم نجاهم دايك مباوكم من يان دايكم جابتو لباوكم باوكش من يا بماميكي خوي لقل أوشا من دوای 24 ساڵ 25 ساڵ زانیم کە ئەم کەسە دایکمە خوشکەکانی خۆم نەناسی براکانی خۆم نەناسی بەڵام ئێستا دایکم لە ژیان نەماوە باشە لە هەمان کاتە وەکو شەرع ئەمە چۆن چۆنیە ئێستا دایکم پێشەوەی بمرێ ئەوی گەردنم ئازاکە من گەردنیم ئازا نەکردووە لەگەڵەوەشا چەند جارێکی ژێتە خەوم باشە هاوار و ناڵێتی ئەڵێ لەبەر خوا گەردنم ئازاکە باوەشم پیاکە ئەڵێ من گەردنی ئازا ناکەم مستەقبەلی منێ فەوتانوە ئەمە بەپێی شەرع چییە شێوازەکەی دایکت لەبەر چی وتت تۆی داوتە کێ؟ من یا بمامە مامۆژنی باوکم بەڵێ بۆچی؟ مناڵیان نەبووە ئێقینە مناڵیشیان نەبوو غێر ڕوونکردنەوە بدات یعنی غێر بزانن غێر یعنی هەر لە جنسێشا تۆی کردەتە ناو ئەوانە بەڵێ لە تەسکەرە لە جنسیە لە هەموو شتێکە غێر یعنی ڕوونکردنەوە بدات بۆ ئەوەی شتەکان وازح بێتەوە مادام تۆ دایکت ناسراوە باوکت ناسراوە چۆن ئەبێت یعنی شتی ئاوە بەڵا هیچ ڕوونکردنەوەکی نییە بەڵام بەس لە خوشک و براکانم خۆ هەڵناگرن چەند جار پیاوە توین تیانە ئێمە خوشکی توین برای توین باگەدار بیت بۆ مستەقبەلێ بەڵام ئێستا من هیچ ڕەحمەتێکیشم نییە تۆ زەرەرت لە چی کردووە لە هەردوو لایەنە وەک یعنی بۆ نمونە لە هەردوو لایەنە عنی کە ئێستا بوونە زۆر کات کەسێکە بینم باوەش بە مناڵێکە کار بوونە دایکێک مناڵێک یەگرێتە باوەشی باش پیاکە ماچێکی باوکی منەوە سۆزەم نییە لەگەڵەوەشە من کە لای مام و مامۆژنم بووم بە شێوازی دایک و باوک نییە بەڵێ لەگەڵەوەشە هیچ ڕەحمەتێکشم نییە بۆ هەر چواریان بەڵێ وڵی ترخۆ چار چییە تازە هەڵەیەکە ڕووی داوە وانە على ئاساس ئەو هاتووە خێر بکە ئەو على ئاساس بەنێتی پاکۆ کردێتی وەنێتی چاکەوە کردێتی ویستێتی خێرێکی دەستکەوێ بەڵام غەڵەتێکی گەورەی کردووە و تۆیش بوویتەتە قوربانی مەوزوعەکە تۆ ئێستا گردنی ئازاکەی ئەمە پلەپایەت لای خوای پەروەردگار زۆر زۆر بەرزە و خوای تەعالا ئینشاءالله ئەی کاتە کەفارەتی گوناحەکانت ئینشاءالله چونکە دایکتار چۆن بێ ئەگەر گردنیشی ئازا ناکەی هەر خۆشت بە زەمیرت نامورتاحە بێ و هیچ ئیسفادەیەکیش ناکەی تازە ئەگەر گردنی ئازانەکەی ئەوەی کە ڕوویدا ناگەڕێتەوە وایە بەتەکی ئیتر ئەوەی کە ڕوویدا ناگەڕێتەوە توخوات تو زەرت کرد لەولاوە تازە زەرت کرد ئێستا بۆچی یعنی ئەمە نایکێتە فرسەتێ بۆ ئەوەی خوا لە گوناحت خۆش بێ بۆچی نایکێتە فرسەتێک کە هەر کەسێ یەک کەسێ عەفوکا لە دنیا خوا عەفیەکە تۆ ئەمە دایکیشتە یعنی ئینسان ئەگەر لەبەر خاتری خوا لە دایکی خۆی خۆش بێ وەگەردنی ئازاکە لای خوای پەروەردگار زۆر سەربەرزە وێ من وەکو برایەک نەسیحەتی جەناب دەکەم کارەکە غەڵەتە لایەنی شەرعی غەڵەتە بەڵام ئەتوانرێت بە فەزڵی خوای پەروەردگار سوودی لێ ببینی تازە ئەوەی ڕۆی چی بکە خۆ دایکت ئەوە نەبێژی کەسێکی زۆر شارەزا بێ لە شەریعەتا و هەر غەڵەتەکەی کردوێ دایکت لەوانەیە فەقیرە لە پاکی خۆیاوان زۆربەی عەشایر ئێمە باپیرانی ئێمە دایک و باوکی ئێمە گشتیان لەو جۆر عەشایرانە بووە زۆر جار ئەمە ڕوویدا لەناو بنەماڵەکانە زۆر جار ڕۆدا بەڵام ئەوان وازان خێرەکەن بەڵام نازان ئیشە غەڵەتەکەن خی گەورە لە گوناحی خۆش بێ و تۆش عەفی بکە و سە برادەرێکی بەڕێز هاتە خەت بەر لە جەنابەت
باسی حاڵی خۆی کرد و وەزعی خۆی کرد سوپاس بۆ خوای پەروەردگار پاش دەمەتەقەیە کە کردمان بەیەکەوە الحەمدولله قسەکانی ئێمەی وەرگرت وەکو برایەکی عەزیز من هیچ کابراوەتەنی زۆرم نییە بەس نازم هەیە و نازی برایەتی و برایەتی ئیمانی برایەتی دیندارێتی برایەتی مامۆستا علیکم السلام ورحمة الله یەک تۆزێ سەبر بگرە ئازیزەکەم سەلامەت بی خوشکەکەم عەفوم کەوام زای مناڵە بۆیە بە قسەی برای خۆت بکە هەر لەبەر خوا بە قسەی من بکە چکە وەکوتم من هیچ زۆرێکم نییە تەنها نازم لەسەرتە هەیە من تەجروبەم زۆرە لەم دنیاە لەسەر ئەم بابەتانە و ئەم برایانش طبعا هەرێکێ تەجروبەی خۆی هەیە بەڵام ئەگەر تۆ ئەمە بکەی تۆ هەم زەمیرت مرتاحە بێ ئەو کە دێتە خەوت هەر کاتی ئەو بێتە خەوت تۆ ئیتر حەساب کە ژیانت نامێنێ ئیسراحەتت نامێنێ بۆ زەمیری خۆت لەم دنیا مرتاح ناکەی بۆ قیام لە قیامەت قسەکەت عەفو قسەکەت لێرە پێ بڕم ببوورەگەردنم ئازاکە من تێگەم لە تۆ قسەکە زۆر تەواوە بەڵام مامۆستا دڵم بەرایی نایە کە گردنی ئازانەکەم دڵم یعنی لە ناخەوە ڕووخاوم یعنی لە ئەوە نەبێ بڵم وەڵا بە ڕووکەش لەوانەیە گەنجێکی قۆز بم لەوانەیە ڕووخۆش بنەوەی خەڵکە بەس لە ناخەوە کە ئەم مۆزوعان بیستووە ئەم شێواز ڕفتاران کردووە ڕووخاوم دڵنیا بە بەشێک لەوەی کە هەڵت سێنێتەوە لە ڕۆخانەکە ئەوەیە کە تۆ ئەو گەردن ئازایە بکەی و بڕیار بدە ژیانێکی تازە و نوێ تازە بۆ خۆت دروست کە تۆ خوا ئیمتیحانتی کردووە تۆ لە تاقیکردنەوەیە کابووی تازە بەسەر تا هاتووە ئەم لا بکەیت و ئەو لا بکەی ئەم ئیمتیحانە تازە ڕووی داوە یعنی ئەوە نییە بڵێ تۆ ئەتوانی خۆتی لێ دەرباسکەی تازە ڕووی داوە کە شتێکیش ڕوویدا یعنی هەر با بە خۆت بڵێ ئیسە من ئەگەر دنیا بگەڕێتەوە هەموو ژیانی خۆ مەگەڕێنەوە جارێکێتر لەسەر لە نوێدایان مەزێنەوە بەس ئەوە تازە ناگەڕێتەوە تازە شتەکان کە بوو ئیتر عاقلانەترین ئیش ئیسە لەم کاتە عاقلانەترین ئیش ئەوەیە گردنی ئازاکەی با سەرەتایش لە ناو دڵۆ نەبێ بەس دڵنیا بە خۆی بەرەبەرە تێکەڵ بە دڵتە بێ تێکەڵ بە دڵتە بێ و تۆبەیەکی ڕاستەقینەیش ئینشاءڵڵا بینی خۆت و خوا بکە کە تۆ تا ئێستا بوویتە دەسەبەب ئەو لەوانەیە عەزاب بدرێ ئەو لەوانەیە ئێستا سزا بدرێ جا کێ ڕازیە دایکی حتا دایکی چەندێ خراپ بێ کێ ڕازیە دایکی خۆی سزا بدە یعنی تۆ لەبەر خاتری خوا لێی خۆش بە ئینشاءڵڵا پلەپایەت زۆر گەورە ئەبێ ئێمەش ئەم جەمعە لەیرە دانیشتوین هەفتا کەس ئێستا گوێ لە قسەکانی تۆیە هەر هەفتامان ئێرە دوعای خێرت بۆ ئەکەین داوا ئەکەین خوای پەروەردگار یعنی ئێستا بیری لێ بکەرە تو هەفتا پیاو بێ بۆ ماڵت بۆ سڵحێ ئەگەر کورتیشیان کوشت بێت دوور لە گیانت خوا نەکا ئینشاءڵڵا ئەگەر هەفتا کەس بێتە داوای بێت ئەوەی تۆ لەوانەیە بیکرد بەڵێ کاکەیکەمە قوربانی ئەم هەفتا و پێنج کەسەکە ئیسە گویان لە قسەکانی منە یعنی بیکەرە خاتری ئەمانە و لەدایکت خۆش بە و گردنی ئازاکە و ئینشاءڵڵا لای خوای تەعالا پلەپایەت زۆر بەرزە بێ ئینشاءڵڵا ئینشاءڵڵا پشتیوان بە ئەڵڵا مامۆستا مداخەلەی بچوو بکەم وەڵا عەزت نەبێ بیکە ئەو خەریکە ئینشاءڵڵا بێزار نابێت لە ژیان ئینشاءڵڵا ناوی تیکتۆکەکەش یەگۆڕێ ئینشاءڵڵا کاک بێزارم لە ژیان خۆی تەبان ئەوان قەزاوەتەکان ئەنجامەوە ئەمەش بووە بە قەدەری تۆ خوای گەورە فەرمێ وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم ئەم شتە تۆ ڕقی لێتی لەوانەیە ئەم شتە خێری تۆیتی ئەوێت هاوە بەعکسیشەوە وعسى أن تحبوا شيئا وهو شر لكم والله يعلم وأنتم لا تعلمون خوای گەورە ئەزانێت چی بۆ تۆ باشە و چی بۆ تۆ خراپە ئەمە تازە بووە بە قەدەری تۆ لەبەر خاتری خوای گەورە و ئەم مامۆستا بەڕێزەش کە هاتوویتە دەر لایڤەکەیەوە گەردنی ئازاکە ئیشەڵا خوای گەورە دڵی خۆشەکات و بەس چەند قاتیش بۆ تەعویزەکاتەوە ئینشاءڵڵا پشتیوان بە خوای گەورە یەکەم لەبەر خاتری خوای گەورە و پاشان ئەم زیسە گەردنی ئازا بێ ئەی یا ڕەبی خوا لێت خۆش بێت بەڵام مامۆستا هەنێشی پێترا ها چۆنەڵی گەنجێت یەکرێتە دڵ خۆ لەخوا بەزیا بێ 2000 ماڵی خواشم بینیوە ئەوە نەبێتە بڵم حاڵەحسابێ یا ڕەبی دڵ چۆن دڵی منت خۆش کرد و دڵی ئەم هەموو برا و خوشکەکە لەسەر خەتن دڵیانت خۆش کرد یا ڕەبی خوا دڵت خۆشکە یا ڕەبی لێو ڕازی بێ مەش دوعای خێرە بۆ قوربانم چاو تا ماسەکەم ئینشاءڵڵا دڵنیا بەخوا مادام تو ئەوەنە کەسێکی گەورەی
ئەوەنە کەسێکی لێبوردەی ومێ دەکەم ئینشاءالله خوا ئەوەی کە ڕۆیە لە دەست لەلایەکی ترۆ بە شێوازێکی ترخوا بۆتی تعویز کاتەوە بە قوربان مامۆستایان خوا بێبی بەس مامۆستایان پێ بڵێ با ناو تیکتۆکەی بڕێ لە بێزانۆژان بکاتەوە هیوایە بۆ ژیان ئینشاءالله بیکە بەختەوەری ژیان ئینشاءالله کاک بێزار یەکش پێ بڵێم ئێستا دەستنوێژە بگرە و دوور کات نوێژ بکە بڵێ خوایە گیان تەنها لەبەر خاتر تۆ من گەرنی دایکم ئازا و خۆشەکەم خوایە بزان تۆ لەبەر خاترەوە چی بۆ منەکەی بزان خوای گەورە چی بووەکە ئینشاءالله پشتیوان بە خوای گەورە مامۆستایان گردمە ئازاکە ئینشاءالله وری 1000 جارگردن تازابێ وەڵاهی دڵمت خۆش کرد وەڵاهی من ئەمە دوان یعنی یەکێک ئەو برا ئازیزەمان باز بۆ خوای پەروەردگار 1000 جار کە یعنی بەڕاستی دڵی خۆش کردم گریان بەڕاستی بۆ اینەکەی وە تۆیش دووبارە دڵت خۆش کردم کاتێ تۆ حاڵی تۆ دایکی تۆ یعنی هینەکە ڕاستەکەی من خۆم و دایکی خۆم مەکەوێتە بیر و بیر لەوە ئەکەمەوە کە یعنی ئێستا حاڵەتێکی لەو شێوازەم هەبێ من یعنی مەوقفم چۆن بێ یعنی بۆیە ئێستا لەوە چە زۆرێک لەو براو خوشکانە یعنی حاڵەتێکی نەفسی عەجیبیان بۆ دروست ببێ کاتێت تۆ لەبەر خاتری خوای پەروەردگار لە دایکت خۆشەبی و ئومێد دەکەم ئەم جا دایکت بە خۆشیەوە ئەگەر بێتە خەوت دێتە خەوت ئومێد دەکەم ئینشاءالله ئەمە سەرەتایی بەختەوەری ژیانت بێ ئینشاءالله قوربانم چاو ماچەکەم مامۆستایان خوای گەورە دەزای توش باش و باتەوە ئینشاءالله قەزانەم قوربانت چاو ماچەکەم حەزێتشمای ئینشاءالله ئەو فرمێسکانت ئیتر بەختەوەری دێتە شوێنەکەت ئینشاءالله ئینشاءالله پشتیوان بە خوای گەورە چاوی یەک بێکتا ماچەکەم مامۆستایان حەزێتشمای گردن مازاکە زۆر ئازیز زۆر خۆشەویستی خوای گەورە سەربەرزت کە